سڵاوتان لەبێت وم کاتتان باش هاژە غەفورم لە ئەستۆدیۆی کراوەی کوردستان 24ەوە لەگەڵتانم. ئەمڕۆژ بە شێوەیەکی جیاواز بڵتنی ئابووریتان پێشکەشەکەی. لە شەشەمین پێشانگەی نێودەوڵەتین لە هەولێری پایتەخت کام پێشانگایە تایبەتە بە وەبەرهێنان و خانوبەرە. کردی خانوبەرە بە گشتی وەبەرهێنانێکی باشی تێداکرا، بەڵام ئەم کەرتە پێویستی بە چەندین لایەن و فرەڕەهەندە لەبەروی کاریگەریە بێت لەسەر هەموو سێکتەرەکانی دیکەی ناو هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە بواری ئابووریدا هەم گەشانەوەی کەرتی پیشەسازی بەدوادادێت، پلاندانان و هەروەها کەرتی کشت و کاڵ هەتا کەرتی بازرگانی هەموو بابەتەکانی دیکە چەندین سێکتەری دیکە لەم کەرتەدا خۆی دەبینێتەوە. بۆ ئەوەی کە کەرتێکی تۆکمە و باش بێت، بۆی کە هەرێمی کوردستان لە ڕێگەی کەرتی نیشتەجێبوون و کەرتی خانوبەرە بتوانێت بگاتە ئاستێکی باڵاتر، پێویستمان بەوەیە کە کەسانی شارەزا لە هەموو بوارەکان لەناو ئەم کەرتەدا کار بکەن، چونکە کاتێک کە هەرێمی کوردستانە بینین لە ئەمڕۆ پێشکەوتنێکی باشی و بەرچاوی بەخۆیەوە بینیوە، چونکە هەر بەشداری 280 کۆمپانیا لە ناو پێشانگایەکدا ئەمە بۆ خۆی نیشاندەریەوەیە کە ئەم کەرتە بە شێوەیەکی باش بوژانەوەی هەیە. لایەنی حکوومەت پاڵپشتێکی باشی پێشانگاکەیە، ئەویش بۆی کە وەبەرهێنەران پشتقایم بن لەوەی کە بتوانن وەبەرهێن سامانەکانیان لە کوردستان وەگەڕ بخەن لە پرۆژەی باش شایستە بۆ هاوڵاتیان. بەدەر لەم لایەنانە ئەگەر کەرتی خانوبەرە و نیشتەجێبوون لایەنی ئەقارات و کەسانی شارەزا و ڕاوێژکاری باشیان لەگەڵ نەبێت سەرکەوتوو نابن، ئەگەر ئەندازیاری باش سەرپەرشتی پرۆژەکان نەکات سەرکەوتوو نابن بێگومان، ئەگەر کەسانی نێوەندگیر و نوێنەری ئەم کۆمپانیایانە پەیوەندی باش دروست نەکەن لەگەڵ هاوڵاتی لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوەدا هەرگیز سەرکەوتوو نابن. بۆیە ئەمڕۆ من باسی ئەم کەرتە دەکەم تا بزانین پەیوەندیەکانیان لەگەڵ لایەنەکانی دیکە چۆنە. سێ میوانی تایبەتم هێناوە لەسەر ئەوەی کە کەرەستەکان و لە ڕووی بیناسازیەوە لەسەر ئەو کەرەستانی کە لە ناو هەرێمی کوردستان بەکارێ بۆ پرۆژەکان لە چه ئاستێکدان وە کامانن کەرەستەی خۆماڵین. ئەمانە تەوەرێکی گرنگ دەبێ، یەکێک لە تەوەرەکانم دەبێت و هەروەها یەکێکی دیکە لە تەوەرەکانمەوەیە کە دەستی ناوخۆ لە هەرێمی کوردستاندا تا چەند کاریگەری هەیە و پەیوەندیەکانیان چۆن ڕێک دەخەن لەگەڵ وڵاتانی دەرەوەدا بە هەمان شێوە و بە پێچەوانەشەوە دەستی ناوخۆ کاتێ لەگەڵ کۆمپانیایەکی دەرەکی کارەکات بۆ ناوخۆ کاریگەریەکێ بە. لەگەڵ ئەمانە و هاوکات گرنگ لەم ڕێڕەوە ئەوەیە کە کەرتی ئەقارات هاوشانی پرۆژەکانی وەبەرهێنان کاریگەریان هەیە، بۆی کە منی هاوڵاتی کاتێک پرۆژەیەکم هەیە و دەمەوێت وەبەرهێنان بکەم، یاخود منی هاوڵاتی لە پرۆژەیەک دەمەوێت خانوویەک بکڕم، هەرێک لەمانە پێویستم بەوەیە کە لە ڕێگەی نووسینگەیەکی ئەقاراتەوە پەیوەندیەکانم بۆ ڕێک بخرێ. بەڵام ئایا کێن ئەو نووسینگانەی کە بە شێوەیەکی پیشەیی کارەکانیانەکەن کە کارمەندەکانیان ڕاهێنانیان پێکراوە، ئەمەش کەسانی شارە زامان لەگەڵە بێ. ئێستا میوانەکانتان پێناسێنم کە بەڕێز زەکەریا مستەفا وەکو بەڕێوەبەری فرۆشتنی کەرەستەی بیناسازی لەگەڵمانە بێ، هەروە خاتوو جوان جومعە کە بەڕێزیان نوێنەری یەکێکن لە کۆمپانیەکانی ئەقارات کۆمپانیا بیانیەکان و هەروە بەڕێز عەلی برایم حەسەن کە بەڕێزیان ڕاوێژکاری باڵای وەبەرهێنانن. بەخێر هاتنەوەم کاتتان باش، خۆشحاڵم ئەمڕۆ لێرن. بێکەوە گفتوگۆ لەسەر ئەو بابەت و ئەو تەوەراناکەین کە باسم کرد. پێم خۆشە لە بەڕێز کاک عەلیەوە دەست پێ بکەم. کاک عەلی، پرۆژەی زۆر خراونەتە ڕوو، کۆمەڵێک کۆمپانیای گەورە لێرە ئامادەیان هەیە، هەم کۆمپانیای بیانی هەم کۆمپانیای ناوخۆ. ئەوەندەی من سەرنجم چۆتە سەر کۆمپانیەکان هەرێکێکیان پێویستیان بەلایەنی ئەقاریە. کاتێکە من ئەچم ئەمەوێت لە یەکێک لەو پرۆژانە سەرنجی یەکەکانی نیشتەجێبوون بدەم، ڕاستەوخۆ کارمەندێک لە بواری ئەقاراتدا دێت ڕێنوێنی من دەکات، چەندین ئۆفەر و دیاری پێشکەشی من دەکات، ڕوونکردنەوەی تەواو بەرچاوڕوونی بە من دەدات. ئەوەی بەڕێستان کارتان لەسەر کردووە ڕاهێنانی ئەم کەسانەیە. ئایا هەر کەسێک بیەوێت ببێ بە کارمەندێکی بواری ئەقارات ئەبێت؟ سپاس دەکەین. ئێمە وەکو دامەزراوی بزنستایم لە بواری عقارات و وەبەرهێنان هەتاکو ئێستا لە ماوەی 3 ساڵ 1500 کەس خولی عقاری وەبەرهێنانی وەرگرتیا و 2 کۆنفرانسیشمان بەستیە، کۆنفرانسێک سەبارەت بە سێکتەری وەبەرهێنان کە زیاد لە 300 کۆمپانیا بەشدار بوون ساڵی ڕابردوو لە هەولێر و کۆنفرانسێکمان لەسەر کێشەکانی بیناسازی
کە یەکەم جارە لە کوردستان تانیمان کۆفراسێک ساز بکەین باسی کێشەکانی بیناسازی بکەین لە هەموو شار و شارستان دەستمان پێکردیا ئەوەی گرینگە سێکتەری عقارات لە هەرێمی کوردستان دەتوانین برێن لە پاش سێکتەری نەوت سێکتەرێکی زۆر گەورەیە لە چاو ئەو گەورە بوونە خێرایە کە هەیتی پێویستی بە چاکسازی هەیە لە بواری یاسایی کاوە دەبی حکوومەت و پەرلەمان ئیشی گەورەی لەسەر بکەن یعنی وەرە لە ساڵی 1970ەوە یەک یاسامان هەیە لە عێراق قانون دەلالە هەتاکو ئێستا زال لە 30 ساڵی تێپەڕیا مشەریعمان نییە لە کوردستان ذاتی ئەوەی بکابێ ئەو یاسایی بگۆڕی دەیها یاسامان پێویستە لە مەجای عقارات و بەرهێنان کاتی خۆی لە خولەکانی پێشوی پەرلەمان کەس ئیشی لەسەر نەکردیا فراغی گەورەمان هەیە لە ڕووی قانونی سێکتەرەکە یاساکان پێویستیان بە هەموارکردنەوەی یاسای نوێمان پێویستە هەمواری یاسامان پێویستە مشتریعی گەورەمان پێویستە کە بەداخەوە هەتە ئێستا وجودی نەبووە هەروەها لە مەجای دانانی هەیئەی تایبەت ئەگەمە تەماشای وڵاتی سعودیای بکەین جگە لە هەیئەی ئیستثمار هەیئەی تەخمینمان هەیە هەیئەی عقاراتمان هەیە ئەمە لە ڕووی کاتژێڕیشەوە بۆردی ئیداری لێرەش نەقسی زۆر گەورەمان هەیە ئەدەدەیە خوارێ لە ڕووی پێگەاندنی ئەو کەسانی لەو سێکتەرەی ئیش دەکەن فەراغ و نقصانی زۆر گەورەمان هەیە باشە ئەو کەسانێکی ئێوە ڕاهێنانتان پێ کردووە لەم بوارەدا ئایا ئێستا هەمویان خاوەنی کاری خۆیانن ئەوانەی کە لە دەورەکانی مە تەخەڕوجیان کردیا زۆربەی هەرە زۆریان تان 1970 توانیتمان هەلی کاری لە بۆ بڕەخسێنین کە بە شایدی هەموو کۆمپانیاکان ئەوەی لە کنەمە تەخەڕوج دەکاتن مێشتی لە ڕووی بزنس 800 سال بەرە پێش دەبین باشە پێم خۆشە پرسیار لە خات و جوانیش بکەین خات و جوان بەڕێستان لەگەڵ کۆمپانیایەکی بیانی کار دەکەن ئەوەی جێ دڵخۆشیە ڕێژێکی زۆر لە کۆمپانیای بیانی لە هەرێمی کوردستانە کارەکەەوە بە تایبەتیش لەم پێشانگایە بەشداریان کردووە هەڵبەت بەشداریکردنی ئەو کۆمپانیایانە نیشانەی ئەوەیە کە هەرێمی کوردستان سەقامگیرە چونکە کۆمپانیایەکی بیانینێت لە هەرێمی کوردستان بەرهەمەکانی خۆی پرۆژەکانی خۆی نمایش بکات لێگومان ئێوە چۆن لێکدانەوەتان کردووە بە تایبەت لە کاتێکا کە ئێوە نوێنەرن لەو کۆمپانیا بیانیانە و هەم خانمن هەم کارمەندێکی خەڵکی کوردستانن چیتان کردووە پەیوەندیەکانتان چۆن ڕێک خستووە سەرەتا دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم کە ئەم لایەنە جوانی پێشانگایەکەی خستۆتە ڕوو لەگە ئەم پرسیارە بە سوودانە وەک ئافرەتێک زۆر جێگای خۆشحاڵیە بۆ من کە وای لێ هاتووە تەنانەت لە بواری عقاراتیش ئافرەت مەوجودە بێگومان ئەمە شتێکی زۆر پۆزەتیڤە و مانای بەرەو پێشچوونە لە بەرەوەی ئافرەت شتاکێکی گرینگە لەم بوارە زۆر کات کە ینی کەسێک دێ شتێکی معەنی دەوێت ئافرەت زیاتر لێ تێدەگا بەو پێی کە ئافرەت سەلیقەی جوانتر لە ناو ماڵ و تێدەگات لە چۆنێتی بەکارهێنانی ژوورەکان یاخود ڕوبەرەکە بە شێوەیەکی دروست ینی تەنها خەریتەکە بینێ لە مشکی خویلەیەکی داتەوە کە ئەمە بۆچی باشە ئەمە بۆچی باشە وە دواتریش وەکو تاکێکی کورد کە لەگەڵ ئەم کۆمپانیا بیانیم کە لە ئیماراتەوە هاتوون بێگومان شتێکی دیارە کە وڵاتی ئیمارات زۆر بەرەو پێش چووە و یەکەمە لە ڕووی بینا و عقارات و شقە و هەموو یەکەکانی نیشتە جێبوون و بینایەکان کە کوردستانیان کردوتە ئامانجوو بە تایبەت ئەم پێشانگایە ئەوە بێگومان شانازیە بۆ ئێمە لەبەر ئەوەی مانای ئەوە دەدا کە ئێرە بەرەو پێش چووە بەڕادەیە کە وڵاتێکی بیانی وەکو ئیمارات ئێرە بکاتە تارگێتێک بۆ خۆی دروستە و بێگومان سوودش لە کەسەکانی ئێرە وەردەگرن وەکو من کە خیبرەیان هەیە لەم بوارە و تاکێکی ناوخۆیی کە دەتوانێت یارمەتیان بدا شتەکانیان بۆ ڕوون بکاتەوە زیاتر و پەیوەندیەکە لە بینی خۆیان و ئەو کەسانی کە دێنە لایەن ڕوونتر دەکا و زۆر بە سوود دەبێت لە زۆر لایەنەوە بەپی ئەوەی کە خبرەی هەیە و شتەکانی ئێرە بە کاملی دەزانێت دروستە باشە کەواتە بەڕێزیشتان ئاماژەتان بەوە کرد کە بەڵێ بێگومان کاتی ئێماڵین کارگەکانمان کۆمپانیەکان پرۆژەکان پێویستیان بۆ یەک دەستی ناوخۆی تابێت
ئێستا بە جۆرێکە کە دەستی ناوخۆی ئێمە لە ناو کۆمپانیەکانی دەریشەوە کارەکەن ئەمە جێی خۆشحاڵیە باشە. ئەو پرۆژانەی کە لێرەیە هەڵبەت کاتێک کە یان بینین دڵخۆشە بین ئەگەر تەواوی پرۆژەکە بێت یاخود بەشێکی ئەو کەرستانی کە بیناکانی پێ دروست کراوە کەرەستەی ناوخۆ بێت. جا کاک زەردەشت پێم خۆشە تۆ پێمان بڵێ لە هەرێمی کوردستان تا چەند پشت بەستراوە بەوەی کەرەستەی ناوخۆ بەکاربهێنرێت. سەرەتا بە خێراتنە زۆر سوپاس کە ئەو هەلەتان بێ ئەمەدا ببوورە کاک زەکەریا بەڵێ خۆشحاڵ بوون کە لە کەناڵی کەیبستار پرۆژەیەکی واتان بۆ مەڕەخسان. ئێمە وەکو بەڕێوبەری فرۆشتنی مەوادی لکێنەر لە هەرێمی کوردستان پێمان خۆشە کە ئێستا لە ئێستادا زۆربەی پرۆژەکانی هەرێمی کوردستان و زۆربەی ئەو پرۆژانە ئەو مەشاریحانەی کە دروست دەکرێت یعنی بەرهەمەکانی خۆماڵی هەڵبژێرن نەوەک بچن لە شوێنی دەرەوە یان لە وڵاتانی دەرەوە هەناردەی بکەن. ئێمە وەکو بەرهەمی خۆماڵی دروست دەکەین کە کەرستەکانمان لە سێ مەوادی سەرەکی پێک دێت خۆی. یعنی مەوادی ئەوەلیەمان کە مەوادی سلیکۆنەکەیە کە کوردەواری خۆمان پێڵێن قەلەکیم اختصاصی ئەڵمانیە و دوو مەوادی تری سەرەکی کە چەمەندۆ لمەکەیە ئەوە کوردەواری خۆمانە ینی لە ناوە خۆمان دروست دەکرێت بەرهەماندرێ لەبەرەوەی لەو ئەم دوو مەوادە لە هیچ شوێنێک وەکو مەوادی ما دروست ناکرێ و لە کواڵێتەکەی زۆر باشە. خاوەنی پرۆژەکان پێت وایە ئەو دڵنیایی و متمانیان لا دروست بووە بۆ کەرەستانە کە بەکاری بێنن؟ ئەلحەمدولیلا تا ڕادەیە گەیشتون بەوە کە وامان کردووە زۆربەی پرۆژەکان مەوادی خۆمانە بەکاربینن نەوەک بچن دەست پێشن بە وڵاتانی دەرەوەی خۆمان و لێ ئێستاداش ئێمە هەوڵی وەمان داوە کە بەرهەمی خۆمانە ئاراستەی وڵاتانی دەوروبەرمان بکەین و هەناردەی دەرەوەی بکەین. زۆر باشە. کەواتە ئێوە لە ڕێی خۆتانەوە بەو پێی کە بەشێک لە بەرهەمەکانتان خۆماڵیە دڵنیایی تەواوە دەن بە وەبەرهێنەران بە ئەندازیاران؟ بەڵێ ئەمە دڵنیایی سەداسەتە دێن و لە کوالەتی مەوادەکەی خۆمان و مەنسولیاتی هەموو مەوادێک تا ئەو کاتەی لە یەکەم کیسەوە هەتا کۆتا کیسە ئەگاتە دەستیان ئێمە ینی ئەگەری سەداسەتیانە دەینێ و دڵنیای لە مەوادەکەی خۆمان کە بە شێوازێکی زۆر باش زۆر پرۆفیشناڵ دەدەینە بندەستیان. باشە زۆر سپاس کاک زەکەریا بە هیوین کە بتوانن هەچی مەوادی دیکە شەکەرەستەی دیکەیە واز لە هاوردەکردنی بێنین و لە هەرێمی کوردستان پڕی بکەینەوە. سپاس کە لەگەڵمان بووین. ئەمڕۆ جیاوازتر وەکوتم هەندێک تەوەری جیاواز گفتوگۆ لە سەریەکەین هەندێک تەوەر کە پێویستەکە وابەستەی ئەم کەرتەیە و هەروە بەبێ ئەم لایەنانە بەبێ ئەم تەوەرانەی کە ئێمە باسیەکەین هەرگیز کەرتی وەبەرهێنان لە بواری خانوبەرە ناتوانێت سەرکەوتوو بێ. پێشتر لەگەڵ یەکێک لە میوانەکانم باسی کەرەستەی بیناسازیمان کرد. ئێستا یەکێکی دیکە لە میوانەکانمانەوە بێت کە بەڕێز ئەحسان زەنگەنێ ئەندازیارن لە بوارەکەدا. کاک ئەحسان تۆش بەخێر بیت. سەلامەت زۆر بەڕێزانەوەش هەر تەوەرەکانە بەستینەوە بە یەکەوە کوتم هەر یەک لەو بابەتانە پەیوەستن بە کەرتی وەبەرهێنانەوە. باشە ئەچمە لای کاک ئەحسان پێمان بڵێ ئەم پرۆژانەی کە ئەمڕۆ لێرە نمایش کراون ئەم هەموو کۆمپانیایی کە لێرێ و هەر یەکێکیان کە بڕکیەکەن بۆ باشترین و کوالیتیەکەیان زۆر بەرزە تۆکو ئەندازیارێک خۆت لە نزیکەوە لە سەدا چەندی لە ئەو کەرەستە و لەو شێوازی بیناسازی ڕازیت؟ سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم لەەوە پانێڵێ شتێکی زۆر تەفسیرێکی مهمە دیتێلێکی زۆر مهمە. بەڕاستی پرۆژێکی زۆر جوان لێرە ئەوڕۆ عرض دەکرێەوە ئەو پێشانگایە هەموو ساڵێ زۆربەی ساڵەکان بەشداری دەکەین ئێمە وەکو کۆمپانیای زیست ئێمە ئەوڕۆ بە دوو پرۆژە بەشداریمان کردووە لە شاری کەرکووک و لە شاری مووسڵ پرۆژەمان الحەمدوللا. ئەو پرۆژانەی لێرە دروستە بێ دەبێت بزانی باگراوندی شەریکەکە چێیە وەبەرهێنەرەکە چێ دەبێت سقت بەو هەبێت تعارف لەگەڵ بێ بیناسی پرۆژەکانی پێشتری بزانێت تا بزانی ئەوانەی هاتوونەتە بازار ئەوڕۆ پرۆژەکانیان عرض دەکەن ئایا باگراوندیان هەیە یان ئایا تازە هاتوونەتە ناو بازارەوە باگراوندی لەگەڵ ڕێزم شەهادەکەی چییە وەبەرهێنەرەکە لەو بارەدا ئیشی کردویان نا. دومی شت ئەبێت تەفاسیلی نمونەی یەکەی نیشتە جێبوونەکان کەوادەی کردی بە دیار بێ بۆ نمونە کۆنکریتەکەت شیشەکەت بۆ نمونە ئەو مەوادەی ئەو کەرستانە بەکاردێ زۆر بە جوانی نمونەی دیار بێ سامپڵی دروستکرا بێ سامپل بۆردی هەبێ
کە ئەچێ شۆڕومی فرۆشتن باشە تو ئەوانە بینیت بەڵێ لە پرۆژێ خۆمان ئێمە عرزمان کرد و پرۆژەکانی خۆمان عرض دەکەین بەڵام لێرن زۆربەی باشە ئەوترێ کەس بە دوویەکەی خۆی ناڵێتتر بەڵێ ڕاستەکەی وایە ئەمەمانزانی ئایا بۆ پرۆژەکانی دیکەچی لە ڕووی ئەندازیاریەوە ئەڵێم ئەندازیارێک کە ئەچێتە سەر پرۆژەیەک ئەبینێ بیناکەی دیوارەکانی شێوازی دروستکردنەکەی تا چەند گونجاوە بۆ ئەو پرۆژێ تۆ تا چەند تا ڕێژەی چەند لە ئەو پرۆژانە ڕازیت پێ وایە کە باشە جوانە ئەوە لە بناغەوە دەست پێ دەکات پێ دەڵێن تۆپۆگرافی مەسفی جیۆلۆجی دەبێ بۆ ئەو ئەردا بداتەکەی تحملی ئەو وەزنە دەکا ئەگەر شوقە بێ ئەگەر خانوو بێ ئەگەر ڤێلا بێ ئەبێ فەحسی توربەی بۆ بکەیت پێش فەحسەکەش دەبێ 3 متر تا 4 متر بە شۆفڵ جێی با بڵێن تقریبا 100 متر مکعب حەفرکەی و یەکەم شت فەحسی چای بۆ بکەی ئەوجا فەحسی توربەی بۆ بکەی ئەوجا بۆرهۆڵی بۆ بکەی چەند مەرحەلەیەک هەیە هەتا ئەگەیت ئەو فەحسا بەڵام بەداخەوە زۆربەی ئەو فەحسانە ناکرێ هەر بای 20 سانتیمێک نیومەترێک مەترێک دەکرێت بە بۆرهۆڵێکی بەسیط کەوا ئەو نەتیجێت ناداتێ کەوا زۆربەی خانوو یەکەوت سێجبوون تەقینی دروست دەبێت ئەوە سەبەبەکەیەتی فەحسێکی جیۆلۆجی مەزبوط بۆ ناکرێت لە ئاستی 3 مترە دەبێت 3 متر حەفرکەی ئەو جا دوای 3 مترەکە 10 متر و 20 متر بە بۆرهۆڵ پێدەڵێن بۆرهۆڵ ینی حەفرێکی زۆر قوڵ دەچێت بن ئاردەکەەوە فەحسی تەبقاتی خۆڵەکەت بۆ دەکات ئەوانەوات بۆ ئەکا هەتا ئەساسەکەت بناغەکەت پتەوە بێ پێ دەڵێ تەحمل دەکەیاننا ئەجا دوای ئەوە فەحسی نەتیجەت بۆ دەچوو دەست پێ دەکەی بە تەبقات پڕ دەکەی مەسەلەن بە 20 سانتیم 20 سانتیم بە تەبقەیەک بە تێکەڵەکەش دەبێت فەحسکەی لە پرۆژەکانی ئێرە ئەوە جێبەجێ کراوە زۆر کەم بە دەگمەن زۆر کەم 3 متر قولیان کرد دەبێت نەمبینیوە بەداخەوە ئەوەی بەڵێ ئێستا با بڵێن کۆمپانیامە الحەمدولillah ئەمە 15 ساڵە لە دوبەی ئیش دەکەین لە دوبەی لەنا ئەو سەحرا چۆن ئیشەکەن خاتون با بڵێن هەتا 15 متر قوڵ دەکەن ئەو جا لە پشت 15 مترەکە فەحس لێدەن فەحسی بۆرهۆڵ لێدەن بە ئەنواع 3-4 فەحس لێدەن شەریکاتی تایبەت دێنن بەو فەحسی توربێ لە ناو خۆڵێکە 100 تابق و 120 تابق و 130 تابق چۆن لێدەن باشە کەواتە ئێمە باسی کێشەکانەکەین و باسی چارەسەرەکەشم بۆ بکە بەڵام حەزەکەم ئێستا وتەیەکی کاک عەلیم بیرکەوتەوە هەمیشە خۆتەڵەی ئەوەی لە بواری ئەقاراتدا ئیش بکابێ بە پارەی خەڵک ئیش بکا وایە لە یەکێک لە ڤیدیۆکاندا تێمگەێنە ئەمە چۆن ئەم دەستەواژەیە یعنی چی باسی تەبعانەوەیان بڵاو بەوە لەوانەیە زیاد لە 2 میلیۆن کەس تعلیق و شتی لەسەر کردیا هەموو بزنسێک ئەگە بتەوێت گەورەی کەی دەبێت جهدی خەڵکی لەگەر بەشدارکەی و سەرمایە خەڵکیش بەشدارکەی هەر بزنسێکی سەرکەوتو یان هەروە بەرهێنەرێکی سەرکەوتو ئەگەر دیڕاستەی بکەیت چکە من بەردەوام جەلسەی ڕاوێژکاریم هەیە لەگەوە بەرهێنەر و خاوەن بزنسەکان هەر هەمووی بەوەی دەستیان پێکردیا هاوبەشیان کردیا خەڵکیان هینایتە ناو بزنسەکەی خۆیان سەرمای خەڵکیان بەکارهینایە و جهدی خەڵکیشان بەکارهینایە ئەوە ڕێگا ڕاستەکەیە لە بۆ ئەو کەسێکە لە بزنس تێبگا بەس کەسێک لە دەرەوەی باز نەکەی نازانێ ئەمە باسی چ دەکەین لەوانەیە بەخراب لێمان حاڵی بی باشە کەواتە ئێستا تۆ چۆن بۆ ئەو خەڵکانە بە زمانێکی سادە با بڵین بە زمانێکی جیاواز لە بزنس و لە ئابووری پێیان بڵین کە بە پارەی خەڵک ئیش بکەواتە چییە یان با بڵین وەڵامی تۆ چییە بۆ ئەو کۆمنتانە ئەمە بەردەوامە تو بەس ئۆفیسەکی دانێ ئاو چای بدە خەڵکی خەرک ڕۆژانە دێتەکنت دەرکاکە 3 کوڕم هەیە بێ ئیشا 6 مانگ با لەکنت بی بەس فێریکە ئەوە جوودی خەڵکە دێتە بەردەستت بە نمونە خەڵکەکێ دەرێ پارەم هەیە لە مارێ طبعاً لە کوردستان نزیکەی 27 ملیار دلار پارەی کاش هەیە ئەگەر وە بەرهێنەر نەبی خاوەن بزنس نەبی ئەو پارە هەمووی لە ناو سەقف سانەوی دەیشاردنەوە لە ژێرزەمینەکان دەمینێتەوە ئیشی وە بەرهێنەر و ڕاوێژکاری عەقاری و خاوەن بزنس ئەوەیە حرەکە بۆ پارەی بکە هەتا وڵات گەشەی بکە کە ئەمە یەک لە هەرە کێشەکانمان ئەوەیە وە بەرهێنەری زیرەکمان و بزنسمانی زیرەکمان وەکو پێویست نییە ئەمە ئەمریکا ساڵی 1920 1 ملیۆن خەڵکی پسپۆری هەبووە لە بواری ئیدارەی ئەمە هەتە ئێستا لە وڵاتی خۆمان 3 پسپۆری ئیداریمان نییە جورئەت بکە بێ سیمینارێکی تەقدیم کە بە ستاندارد کێشەی قوڵمان هەیە سێکتەری وەبەرهێنان دوورە لە سێکتەری عەقارات وەبەرهێنەر لەگەر ئەوانەی ناو عەقارات لێک دوورن یاسا زۆر یاسای پێویستە نیتمان کێشەی زانکۆ بەو هەموو بەشێکە هیتمان لە ئەندازیاری لە ناو بازار دوورە ئەهلی بازار لە ئاکادمیەکەی دوورە پەرلەمان لیژنەی قانونیمان نییە خەڵکەکی پسپۆری تێدابی بێ لە خەمی وەبەرهێنان و عەقارات بی یان هەر عەلە الئەقەل
کۆبوونەوە ڕاوێژکاری بکە لە مەوزوعەکەی تێبگەن یان ئەو خەڵکانی کە پسپۆرن وەکو پێویست نایەن چاوپێکردنیان لەگە بکرێ یان کۆبوونەوەیان پێ بکرێ وڵاتی مە سەرمایەی مرۆیی زۆر زیرەکمانەیە ئەمە ساڵی ڕابردوو کۆنفرانس دەکەم کرد پەیمانگای کۆنکریتی ئەمریکی سندیکای ئەندازیاران زانکۆی سلاحەدینی مینە کۆنفرانس دەکەمان کرد لەسەر کێشەی بیناسازی ئەو زانیم نزیکەی 150 کۆمپانیا نووسینگە سەرمایەکی زۆرمان هەیە بەڵام پەرتن ئیشی حکوومەتە بێ ئەو هێزانە خرکاتەوە بەرنامەیان دانێ ئیشرافی بکە دروستە تا ئێستا پەیامەکەی تۆ ڕوونە پێویستەکە بە پارەی خەڵکی کار بکەی مەبەستەکە ئەوەیە ئەو پارەکاشەی لە ژوورۆ دانراوە ئەبێ بخرێتە گەڕی ئابووریەوە باشە پارەی خۆی بینی کەسە متمانە پێکراو ئیشی لۆ پێ بکە ئەتوش قازانز دەکەی یەک جار ئەو 10 جار قازانز دەکات دروستە باشە خاتو جوان ئێمە لای تۆ بەڵام پێشەوەی قسەکانمان بکەین لە بەرەوەی بابەتەکەی تەوەرەکەی من و تۆ کە قسەی لەسەرەکەین تایبەتە بە یاخو با بڵێن کۆمپانیا بیانیەکان بێگومان ئامانجی حکوومەت هەرێمی کوردستان لە ڕێگەی دەستەوە بەرهێنانەوە ئەوەیە کە هەرێمی کوردستان بتوانێت زۆرترین کۆمپانیای بیانی بێنێتە هەرێمی کوردستانەوە سەرمایەکانیان لێرەوە گەڕخەر خاتو جوانە گەڕێمەوە بۆ لای تۆ بۆ پێی کە پەیوەندیکی باشت هەیە لەگەڵ ئەو کۆمپانیا بیانیانەی کە لێرن ئاگاداری کارەکانیانی سەرنجی ئەوان چییە بۆ هەرێمی کوردستان سەرنجێکی پۆزتیفە ینی خۆشیان باوەڕیان بۆ نەدەکرد کە خەڵکی ئێرە ئەو گرنگی پێدانیان هەبێ بە بابەتی کڕینی عقار لە دەرەوەی عێراق ینی شتێکی ئاسانیە تۆ لە دەوڵەتێکی دیکە عقارێک بکڕی بەس بێگومان ئەگەر تۆ بزانی ئەو عقارەگە بیکڕی داهاتت زیادەکاتەوە یان لە هەرچ کاتێک تۆویستت بیفرۆشی وەبەرهێنەر زیاترین فۆکسە سەر وەبەرهێنەر کراوە کە وەبەرهێنەرێک دەچێ مەسەلەن شوقەیەک دەکڕێ لەگەڵ کات نرخی ئەو شوقەیە بە پێی جێیەکە حکومەکە کە نرخەکەی بەرز دەبتەوە یاوەک خۆی دەمینە یان زەرەری لێ دەکات بۆ منە وڵاتێک وەک ئیمارات زەریبەی سفرە زۆربەی وەبەرهێنەرەکان ڕوو لەوێ دەکەن لەبەرەوەی هیچ زەریبەیەکی لەسەر نییە و کە ئەو شتێک کە دەیکڕی لە داهاتوودا کە دەیفرۆشیەوە نرخەکەی خۆی دەرەکاتەوە بە زیادەوە شایان قازانجی خۆت هەردەکەی بێجگە لە بەکرێدان ینی زۆر خەڵکەیە لێرە بەنە ینی گرنگیدانیان هەیە بۆ بابەتی عقار بکردن لە دەرەوەی عێراق و بەکرەی بدەن شەرت نییە خۆیان بچنە ئەوێ ینی بیرۆکیەکە کە لێرەش زۆر باوانن داهاتێک لەوێ پەیدا بکەن بزەبت ینی شەرت نییە تۆ هەموو سەرمایەکەت لە یەک جێبێ ینی بەسە ناو عێراق بێ دەتوانین لە جێ بێ سەرچاوی داهات خۆت زامنیش دەکەی دروستە باشە تا چەند سوودیان لە کارمەندی خۆماڵی وەرگرتووە لەوێ کە پەیوەندیەکانیان بۆ ڕاستوم بۆ نمونە تۆ چۆن توانیوتە هاوسەنگیە گەڕا بگری لە ناو هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی ئیمارات لە ڕووی پەیوەندی بازرگانی و بەرهێنان هەر کارێکی دیکە بێگومان ئیسیفادەیەکی زۆریان کردووە یەک لەوانە بۆ نمونە خەڵکی ئێرە کەسێک کە لێرە بێ زیاتر لی تێدەگا ینی بۆ نمونە من ئەزانم خەڵکی ئێرە ئەگە بیاوێ شوقەیەک بکڕێ یاخود ماڵێک بکڕێ یاخود ڤیلایەک بکڕێ یاخود قەسڕێک بکڕێ دەزانم کە ئەو مواسەفاتانی کە دەیەوێت چییە باشتر لی دەچمە پێش ئەو شتانی پێشکەشەکەم کە خۆی حەزی لێ جێی لێبێ لەوانەیە هەندێک شتە بێ هەندێک مواسەفات هەبێ لەو عقارەی کە مەسەلەن لە دووبەی هاتوون لێرە عەرزیکەن هەندێک مواسەفاتی هەبێ کە لای ئەوان شتێکی ئاساییە بەس لای خەڵکی ئێمە گرنگی بەو نوقتەیە دەدەن یانی ناوچەکە حکومەکە لەسەر خەڵکەکان کە چۆن فکر دەکەنەوە و چ زۆرێکیان دەوێ و دروست بێگومان استیفادێکی زۆریان کە ڕاستە کاک عەلی ئەوە خاڵێکی گرنگە کە پێویستەکە لە هەر کارمەندێکە هەبێت کە لە بواری ئەقاراتدا ئیشەکە وەکو خات و جوان باسی کرد هەڵسەنگاندن کات بۆ کڕیار تا بزانێ ئەو ویستەی ئەو هەیەتی و خواستی ئەوی هەیەتی چییە تا بەو شێوەیە نیشانی بدات کارمەندی ئەقارات لێرە ئەو کەسانەی کە ئەم کاراکەن تا چەند توانی ویانە ئەو ئامانجە بپێکن ئەمە وەک بە شێوەی گشتی زیاد لە 1925 نووسنگە و کۆمپانیامان هەیە زیاد لە 30,000 کەس لەو سێکتەری ئیش دەکا 95 پێویستی بەڕاهێنان و فێرکردن هەیە کە بەشی زۆری خاوەنکارەکان لەوەی کەمتر خەمن کێشەی گەورەمان هەیە لە ئێستادا کە لە وەستەت و جنوب پرۆژەی وەبەرهێنان هەیە کڕیارەکان هەمووی سەحبیان کردەوە بەڵام عقاراتەکانی ما چونکە لە مارکێتینگ شارەزاییان زۆر کەمە ئەمە 40 ملیۆن هەتا 6 ملیۆن کوردمان هەیە لە کوردستان ڕۆژهەڵات باکوور ڕۆژ ئاوا لە وڵاتانی هەندەران ئێستا من یەک لە استراتیژەکان کە ئیشم لەسەر کردێ داهاتێکی زۆر پێ پەیدا کردیا بەردەوام
پارەی خەڵکی خۆمان کوردانی پەراوگا دەینەوە کوردستان ڕاستە کۆمپانیا هەیە لێرە ئیش دەکا خەڵکی ڕادەچێشی لە بۆ ئیمارات وڵاتەکە لەوانەیە لە قازانج ئیش بکەیت لە ڕکلام باسی قازانج دەکرێت بەس باسی ئەوەی ناکرێت ئیمارات وڵاتەکە مانگەک دەتوانێت تێدا بژی ئەو دەرفەتەی وەبەرهێنان ئەو خاڵە گەشاوانەی لە کوردستان هەیە بەداخەوە زۆربەی کۆمپانیاکانی خۆمان زوڵمەکی زۆر لە ژینگەی کوردستان دەکەن لە ژێرخانی کوردستان دەکەن ئەمە چوومە دووبەی بەڕاستی دووبای لە ڕووی قازانجی لێ دەکەی هەندێک ئاسانکاری کرایە بەڵام بە کەلک ژیان نایە لێک مانگ زیاتر ئایا کۆمپانیای مەتانی تا ئەو شتەی باسکەن ئەمە کە قسە لەگە خەڵکی دەکەم لەگە کڕیاری دەکەم باسی کوردستان دەکەم بە بەردەوامی دەرێم ئەوەی لە کوردستان هەیە لە ئارامی لە کە پێکەوەژیان لە ئاسانکاری لە هیچ شوێنێکی دینە بەڵام زۆر زیاد بەداخەوە پارە و سەرمایە ئەو وڵاتی دەستە وڵاتەی کاتی خۆی کابرای خەڵکی ڕاکێشا پارەی ئەو وڵاتی بردە وڵاتەی دراوسێ هەموو مفلیس بوون دوایە گوتی کاکە بڕە وڵاتەی دیسان مفلیس ئەتوانین لایەنێکی ئەرێنی ئەم حاڵەتە وەربگرین ڕاستە کاک عەلی ئەتوانین لە خاڵێکی ئەرێنی لەم حاڵەتە وەربگرین چۆنە وەکو خاتوو جوان ئاماژەی پێکرد ئەڵێ کاتێکە وەبەرهێنێک ئەچێت لەوێ بینایەکی گەورە لە پرۆژێکی گەورەیە بەشدارە بێ ئەم کەسە ئەبێتە خاوەن داهاتێکی دیکەواتە داهاتەکەی ئەم داهاتە چی لەیەکە خۆ لەوێ سەرفی ناکە بێگومان داهاتی ئەم پرۆژەیە بۆ چەندین ساڵی بەردەوام هێنێت وەرێمی کوردستان باشە منەمێ لێرە کاک عەلی یەکشتی تر لێ بپرسم ئەموو کۆمپانیا مەپارە وڵاتم بردە دووبەی دەبی برێمە ئەو کۆمپانیای دەستت خۆشبی ملیۆن دۆلارت برد بەس بڕۆ لەوێ ئیشم لێ بکە 10 میلیۆنیش بینە کوردستان بێگومان ئەمە کۆمپانیای گەشتیاری کرا ئەمە مەرجە بنەمایەکی بەهێزکردنی ئابووریە کاک عەلی ئێستا خەڵک وێنایەکی لا دروست بووە هەموو خەڵک نا بەگشتی بەڵام ئەمە قسەی خەڵکە ئەڵێ ناوێرم بچمە هیچ پرۆژەیەک لە بەرەوەی ئەو کارمەندانەی کە لە عقارات ئیشەکەن هەڵبەت بەشێکیان هەمویان نە بەرچاوڕوونیم ناداتێ یاخود بە شێوەیەک وردەکاریم نایەتێ یان کەم و کوڕی پرۆژەکەم پێناڵێت تەنها لە بەرچاوم دیوە جوانەکانیە ئایا ئێوە چی ئەکەن بۆی چارەسەریەوە بکەن بۆی کارمەندێکە لە بەشی عقاراتە ئیشەکات کەیت ڕێنوێنی من ئەکات بۆی کە پرۆژەکەم نیشان بدات بە نیازپاکی بیکە بە ویژدانەوە پێم بڵێت خاتون لە هەموو وڵاتێک بڕۆ ئەوروپای برێ قاپی دەشۆم دەستت دەگرن گوناحە قاپی بشۆی چکاتە قاپەچی دەشۆی دەی دەستچێنی دەبی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێنی باڵا بێنە پێش سنتەری پیشەیی ئەکادمی دروست بکرێ هەر یەکەک هات هەر ئیشەکی کرد ئەمە زیاد لە باشە بوو ئەوەی کە ئێستا لەناو بازاڕەکە هەیە ئەوەی کاڵین ئەرزی واقع ئەو ئێستا هەیە بڵێ ئەمانە چی بکەن ئەمە خاتون وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی خوێنی باڵا دەبی بێن سنتەری پیشەیی دروستکەن ساڵان 100,000 گەنجمان تەخەڕوج دەکا هەموو دەست و پێسپی دەستی لە سەلاقی دادەنێ گوناح نییە سنتەری پیشەیی دروست دەکەن خەڵکی فێرە پیشە دەکەن دەست ڕەنجینی وڵاتێکی دەوڵەمەندمان هەیە 100 غازی دنیا لە بن پێیمەیە 100 چاری نەفتی دنیا لە بن پێیمەیە معقول نییە خەڵک لە وڵاتی مەفەقیر بی قۆنسولی کۆریای باشوور گوتی ئێستا داهاتی کوردستان دەرامەت کوردستان بە قەدووی کۆریای باشوورە کۆریای باشوور 8 میلیۆن کەس بەڕەفاهیەت دەژی باشە تا ڕادەیەک هاوڕام لەگەڵ تا بەڵام زۆرنا لە چ ڕوویەکەوە لەوەی کە بەڕاستیش تاکی ئێمە گەنجی ئێمە خۆی خواستی نییە بۆ ئیشکردن بەڕاستی هەوڵی نییە بەڕاستی ئەوێت 2 سەعات کار بکە بە موچەیەکی زۆر باشە ئەگەر زۆر باش ئێوەش هاوڕان لەگەڵ لەبەرەوەی سووری دێنین جوانتر ئەکا بە هەرزانتر دەکا و شەو ڕۆژیشە سەرێک دەکا بەنگلادشی دێنی نەفسیشت ئەوەی بالعکس ئێمە پێویستمان بە ناوخۆی ئیشکە گەنجەکانمان زۆربەی ئەوەی لە ناو ئیشە نازانێ ئەوەی لە دەرەوە ئیشە نازانێ شتەوایانوانێ نابلعکس گەنجی ئێمە لەگەڵ مامۆستا عەلی بۆ باز دەکەم ئەمە لە ناو ئیشم دەزانم دەستی کاری ئێمە ئیش ناکات سپیکاری لە بەخچی سەقفی مەغربی ئەوان هەموو سووری شەکەن کاشی چی یان لە عەرەب دێنێ لە جنوبەوە دێنین بەڕاستی لەبەرەوەی نایەومان دیبێ خاتون دەیە معاشێکی حازر وەرگرێ یان تاعینێکی حکومی بێ پارە زیاتر لە کەرتی تایبەت هەیە بەڵام کە خۆت ماندی بکەی خۆت بە پێش بخەی ئێستا ئەوڕۆ الحەمدوللا لە فەزلی خۆی ئێمە بەچی پێشکەوتوینە ئەمە نا بابم مەسئولە و نە تاجرم و لەوە دەستم پێکردن لە بابمەوە فێر بووە لە کۆلێژ ئەندازاریەوە بەڵێ لە پێش کۆلێژەوە ئەمە لە ئەعدادیەوە چوومەتە ناو کارەوە چوومەت من دوو مەبیعات بوومە ئیشم کردووە بەدەستی خۆم ئیشم کردووە برادەران و هاوڵانی پێش 15 ساڵ دەمناسن ئەحسان زەنگەنە چیە بوو
لە سەفی سێ متەوەستەوە من دەستم بە عملاتی کردو بە سەربەرزیشەوە دەڵێم خاتون بە سەربەرزیەوە دەڵێم خۆمان پێگەیاند و سەفەری دەچوومە دووبەی تەطویری خۆم دەکردێ بە سەربەرزیەوە دەڵێم ئەمە مەمنونی ئەو شار وڵاتم فێری کردم چەندین شەو نەخوونیت کردووە ماندوێتیت ماندوو زەرم کرد کەواتە بە ئاسانی نەگەیشتی ئەبد فێر بووم ئێستا دەوترێ ئەندازیاری هەمان هاوشێوەی پزیشکێکە چونکە ئەگەر پزیشکێک بچووکترین هەڵەی هەبێت تەواوی ئەو کەسا مەترسیە ئەگەر ئەندازیارێکیش بچووکترین هەڵە لە خشتێکدا بکات تەواوی ژیانی ئەو شوێنە ئەو خێزانە تەواوی ئەو پرۆژەیە ئەکەوێتە مەترسیەوە خاتون ئەگەر نەچی ناو ئیش غەڵەتش نەکەی فێر نابی ئاگدار بە دەبێ بە شەر بڕواتە ناوی نەترسێ چاو نەترس بێ ئیشکا تەجوبە بکە دەکەوێ لاقی دەشکێ بریندار دەبی زەرەر دەکەی دەکەوی هەڵدەستیەوە بەڵام مهم ئەوێ بەردەوام بی کۆڵ نەدەی خۆت ڕابێنی خۆت دروستکەی خۆت گەورەکەی وەزایدنش زۆر فەشەلی خۆمان نەکەینە سەر خەڵکەکە و حکوومەتەکە و بازارەکە و لەبەرەوەی بۆ هەمووان و یەکشتا بۆ هەمووان یەکسانی هەمووان لێک جێینە ئەو شتێمان هەیە الحەمدولیلا دەرفەتی کارمان هەیە ژینگەیەکی لە بارمان هەیە سەقامگیرمان هەیە کەسانی وەکو کاک عەلی هەیە ڕاهێنەرە بەڕێستان ئەندازیارن ئەو خاتونێ باسی کریانی زۆر کەسی وا هەیە ئەتیما دەکاتە سەر کەسەکە خۆی نابێت تۆ دانیشی حکومەت وایە فڵان وایە کەسەکە خۆی ئەکەوێتە سەر خۆی چەنەویستی هەیە بۆ نمونە من کەسی وا ئەناسم هەر لە خوێندنی سەرەتاییەوە مەکتەبەکەی کردو و ئاربانەی هەبووە ئێستا کەسێکی وای لێ دەرچووە هەزار کۆلێژ و مەکتەب ناتوانێت دەریکە ئەوە حەلەکێ فێربوون لەگەڵ تەطبیقاتی ناو بازار ئەمەوەمان نییە زۆر جار ئەوەی ژیان فێر دەکا هاوکاتە و ینی هاوڕای و پاڵپشتە بۆی کە بە شێوەیەکی ئەکادمی ژەی خوێنیت خاتون پێم خۆشە دواپەیامی خۆت هەمووەکو خانمێک دووبارەیەکەمەوە هەمووەکو کارمەندێک کە لەگەڵ کۆمپانیایەکی بیانی کارەکەیت هەمووەکو کوردێک چۆن پەیامەکەی خۆت ئەگەیەنی هەم بۆ گەنجان هەم بۆ بواری وەبەرهێنان تا گەشەی زیاتر بکەن لە ڕێگەیەوە ببێتە هۆی بوژانەوەی ئابووری ئامۆژگارەکەم ئەوەی وەبەرهێنەر دەبێ نتاقی وەبەرهێنانەکەی زیاتر بکاتەوە لە یەک جێ نەبێ تۆ نازانی ئەگە لە یەک جێ بێ لە یەک منتقە بێت تۆ نازانی دوو ڕۆژی کە لەو منتقەیە چیرۆدا دائیمەن بۆ نمونە ئەگەر تۆ بڕەپارەیەکت هەبێ باشتر وایە هەر بڕێک و لە جێیەکدانەی نەک هەمووی لە یەک جێ هەڵدگرت بێ لەبەرەوەی بۆن مناگە لێت بزەر بوو لێت دزرا ئەوە هەمووی دەڕوە بەڵام ئەگەر تۆ لە چەندجەیەک شارد بێتەوە ئەوە تۆ زەرەرەکەی بەس ئەو زەرەرە نییە ئەمە بۆ تاکێکی ئاسایی هەتا ئەگاتە حکومڕانی و دەوڵەتێکیش دروستە کە هەمە چەشنکردنی داهاتە ئەوەش حکوومەت هێرێمی کوردستان زۆر باشکاری لەسەر ئەوە کردووە کە داهاتمان هەمە چەشنکەین لە ڕێگەی کەرتی وەبەرهێنانەوە خانوبەرە وەبەرهێنان بکرێت لە کەرتی پیشەسازی بازرگانی کشت و کاڵ تا دواتر وەگاتە کەرتەکانی دیکە باشە کاک عەلی پەیامی خۆتمان پێ بڵێ ئایا چی بکرێت بۆی کە ئەقاراتەکان ناوەندێکی باش و خێرا بن بۆ کڕین و فرۆشتن هەم سوودی کڕیار هەم سوودی فرۆشیاریش بگەێن ئەمە باس ئەو چیشە قوڵەمان کرد ساڵانە 100,000 کەس تەقەڕوز دەکات دەست و پێسپی لە پەیمانگا و زانکۆکان دەبی یەکەم شێت سنتەری ڕاهێنانی پیشەیی پەرە پێ بدرێ و حکوومەت بیکاتە مەرز لە کاتی خوێندن تەطبیقات هەبی و کۆمپانیاش بگۆڕدرێ ئێستا من لە کۆمپانیاکەی خۆم هەر کەسێک دێتن لەکنە من هەشت ماک فێری دەکەم دەبی کۆمپانیای مە ببتە قوتابخانەی ڕاهێنان و فێرکردن ئەتوو کە کەسەکی وەردەگری ڕاستە زۆربەی گەنجیمە پێویستە هەم سنتەری پیشەیە ئەو ئیشی حکوومەتە هەم ئەو کۆمپانیاش کە گەنجێکی خۆمان وەردەگری ئەفزەلیەتی هەبی ئێستا وڵات ئەمە پەیوەندی پێکردم گوتی لە ئەڵمانیا زەریبەم لۆ هاتەوە گوتم لۆ هاتەوە گوتی کەم ئەندامە دۆر نەگرتی ئەگە کەم ئەندامەکە دۆرگرت بە فێرت کرد بە هەلی کار لۆ بدۆزیبەوە زەریبەت کەمتر دەبتەوە هەزانان دەرفەتی باش هەیە دەکرێت ئیشی لەسەر بکرێ ئەمن باوڕم بەوەی وایە کۆمپانیاکان دەبی خەڵکی خۆمان فێرکەن گەنجی وڵاتی ما شێرە بەس کەس فێری ناکە و دەستی ناگری هیوادارم خۆشیان جوهدیەوەیان هەبێ زۆر سپاس کاک عەلی بەردەوامی لەگەڵیان عەلی ئیبراهیم وەکو ڕاهێنەری باڵا لەو بوارەدا سپاس دەکەم هەمیشە گەنجانیش پێویستیان بە ڕێونێگیکردنی کەسانی وەکو توێ سپاس خاتوو جوان زۆر بە کورتی کاک ئەحسان تۆ پێم بڵێ ئەندازیار ئەبێت چۆن بێت بۆ ئەم پرۆژانەی کە نمایش کراوە
بەڵێ ئەندازیار یەکەمیش دەبێت لە مەرحلە یەکەمی کولیەوە دەست پێ بکە بە ڕاهێنانی عملی بچێت ناو پرۆژەکانەوە بە خۆبەخشی ئیشکا داوای پارە نەکە بیدایەتەکە تا خەڵکەکە وەریگرن جوانە بە خۆبەخشی کار بکات هەتا تەخەڕوجەکەی ئەو 4 ساڵە سیڤیەکی باش بە خۆ دروست دەکەی خبرەیەکی باش دروست دەکەی وەکە تەخەڕوجت کرد زۆرترین شەریکەکان وەردەگرن لەبەرەوەی خبرەت هەیە و تەجوبەت هەیە دومیشت دەبێت نەترسیم ئەندازیار دەبێت نەترسێ دەبێت خۆی بکاتە ناو ئیشەوە جورئەتی هەبێ قەرار وەگرێ دووشت سێشتی هاتە پێش تەجروبە بکە دانێک فەشەل دێنێ دانێک زەرەر دەکا ئەوتر فێر دەبێت چوارەم دەرس وەردەگرێ پێنجەم قازانج دەکا ئاوا تەسەسەکە خاڵێکی کۆتاییشی فێر زۆر بەدوای تەعینی حکومی نەگەڕێ فێر بێ ئیشی مقاولات فێر بێ بەخۆی کۆنتەرات وەرگێتەوە تەنفیز مباشر بکە ئەوانە فێری خبرە و تەجروبەی عملی دەبی بەواقعی بە دەست و پەنجەی خۆت ئیش دەکەی و تەجروبەی عملی دەبێ کە قسە ئەەکەی لە پێی خبرە و قسە دەکەی نەک لە پێی نەزەریات و بێگومان هەریەک لە ئێوە لە کەرتی تایبەت هاکارتان کردووە کەرتی تایبەت هەمیشە پاڵپشت و هاوکار بۆ کەرتی حکومی و بەرەو پێشچوونی ئەم لایەنەش بەرەو پێشچوونی تەواوی کۆمەلگای سپاس بۆ هەریەک لە ئێوە بەڵێ بەڕێزان کۆتایمان هێنا بە هەواڵابریەکانی ئەمڕۆ کە ئەمڕۆ جیاوازتر لە ناو پێشانگاکە پەخشمان کرد و پێشکەشمان کردن بۆ هیوایەن کە سوودتان بینی بێت لە وتەی هەریەک لە میوانەکانم و ئێمەش وەکو کوردستان 24 هەمیشە ڕۆڵێکی پیشەییمان هەبووە ڕۆڵێکی میدیاییمان هەبووە بۆی کە تەواوی ئەم لایەنانە بە ئێوەی بینەروبی سەرڕاپێنین سپاس کە بینەروبی سەروە لە دەرەوە چۆنیان